سعر لو يعني نا شصت ونود لو زياترنات اما السعر يا كخوما هني لسرنيه ناتواني لو سعر كم كريتو يمنا تمناكين ام او بنزينه جول براد بقرا من جول براد بقرا اما جگلوا يعني محاوله چیتر اما بوی چونکه محاوله چیترمان کردو بوی وزارتی نوتی هرمی کردستان حکومت هرمی کردستان لگل حکومت عراق سب کړي و من بخوم لگل نونرانی پارێزگای سلێمانی لانجومنی نونرانی عراقیش قسم کردو ام برکمه دەبێ محاولە بکەین و بڕێکە ئێسەش دێتە پارێزگای سلێمانی زیاد بکرێ چکە ئەم بڕە ڕەنگە کفایەتی ئێوە نەکا هەمومان لە هەوڵ دەین بۆی بڕەکەی زیادکەین بۆی بتوانێت تۆزێ هەمووی نا کەمێک لە معناتەکانی ئێوە ئەو هاوڵاتیانی کە ئێوەیان گوازنەوە کەم بێت هۆکار چییە؟ یەک پرسیار لێرە ئەو ژمارە زۆرە تەکسیکە ناو سلێمانیا هەیە زۆر زیاتر ئیداری هەولێر بۆ توانی شەش بەنزی بۆ تیتوانی بۆ ئێوە ناتوانن وەکو پێم وتن ئێستا هەوڵەکان هەمووی چڕ کراوەتەوە بۆی ئەو ڕێژەیە زیاد کرێ ئێمە شەزانین ئەو ڕێژەیە کەمە ئەو ڕێژەیە بەس هەموو پێداویستەکانی تەکسی و پاسەکان ناکا بەڵام لە یەکێ لە خاڵەکانی کۆبوونەوەکە ئەوەیە کە ڕاستەوخۆ داوا لە ئەنجومەنی وەزیران بکرێن ئەنجومەنی وەزیران لەگەڵ حکوومەتی عێراق سەبکا و بڕەنەوەتە زیاد ئەو بەنزینەکە زیاد بکرێت ئەو بەنزی خانانێک کە بۆ تەکسیە بوو ناتوان 24 ساعت تەوزیعیکەن چونکە کابرا سیرەکەی لە ساعت دەیبیانی وەسیە سینیۆر ڕۆڵێ نەماوە یعنی هەم دیسان بچێت ئێسێوە لە بەیانیەوە لێرە نین ڕێگاتان نەگرتووە ئاستەنگ بۆ هەموو هاوڵاتیان دروست نەبووە دە سەعاتێ تریش بۆچن بۆ خاڵی بۆ نەتیجەی کۆتایی کۆبوونەوەکەی قایم زۆر سپاس بۆ سپاس بەچە گیانەکەم چاوەکەم وەڵڵی نازانم نردووتە بە دوای منە ئێ باشە نردووتە بە دوای ئەی باشەوە بخۆت وەکووتە من ئێمە چاودێرین با لێرە دوور من قسەکانەوە ئێستا هەرەوە قسەکانی من هەرو قسانەیە کە ئێستا کردم ئێمە 15مان لە دیوانی پارێزگای سلێمانی کۆبوونەوەی بە ئەمە دەبوونی بەڕێز پارێزگاری سلێمانی قایمقامی سلێمانی و سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان تایبەت بە گرفتەکانی کۆی گرفتەکانی پارێزگای سلێمانی و لە ناو گرفتەکانە تەبەن جگە لە بابەتی مەسەڵەن هەموو کۆمپانیەکانی خۆڵ و خاشاک و هەروە بوونی ڕێژەی خۆراک لە پارێزگای سلێمانی هێنانی خۆراکی زیاتر بۆ پارێزگای سلێمانی و ئاسانکاری لە بازگەکان و هەروەها لە خاڵە سنووریەکان و بۆ بازرگانەکان و هەموو کۆمپانیەکان بۆی ئاسانکاری بکرێت لە کۆی ئەوانەی کە پێویستە بۆ ئاسانکاری و لە دوای ئەمانەش خاڵێکی تر کە زۆرگن پەیوەند بە بەنزینەوە بوو بۆی بتوانێت نرخی بەنزین لە پارێزگای سلێمانی بە شێوەیەک بێ کە بتوانرێ بە تایبەت کرێ بە خاوەن تەکسیەکان و ئەو پاسانی کە هاوڵاتیان دەگوازنەوە و بە بەنزین کارەکەن و لەوێ بڕیاردا کاری پێویست بکرێ و هەر لەوێ بڕیارەکە وایە کە ئەو بەنزینی کە بە 690 دینار دێتە پارێزگای سلێمانی تەرخام کرێ بۆ تەکسیەکان و بۆ پاسەکان و هەمووشمان کۆگوین لەسەر ئەوەی هەوڵێکی جدیتر بکرێ هەمومان بە نووسراوێکی فەرمی لە پارێزگای سلێمانیەوە داوا لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەت هەرێمی کوردستان بکەین هەوڵێک بدرێ بۆی ئەم بڕە سوتەمەنیە زیاد بکرێ چی لە عێراقەوە زیاد بکرێ چی حکوومەتی هەرێمی خۆیشی هەوڵێ بدا بۆی بەشێک لە بڵین بەرهەمی حکوومەتی هەرێمی کوردستان بخاتە پاڵ ئەم 690 بۆی بتوانین هیچ نەبێ تەکسیەکان و خاوەن پاسەکانی پێداوی ئێستا ئازانم ئێستا جارێکی تر ئەوە چەند جارە دووبارە یەکەمەوە لە دیوانی قایمقامێتی پارێزگای سلێمانی ئێستا کۆبوونەوەیە بەڕێوەبەری نەوت و کانزاکان ئەوانی ئێستا تەبەن داوا کراوە دیارە ئەو ڕێکار و میکانیزمەی پێشوو لە ئاسی داخوازیەکانی ئەمانانەوە ئێستا دانیشتوین بۆ ڕێکاریشی تر میکانیزمێکی تر بۆ بەنزیخانەکان بۆ ناوی بەنزیخانەکان بۆ شوێنی بەنزیخانەکانیان بۆ تەرخان کرێ هەم بە ژمارە و تەرخانی شەکرێ بۆ ئەوان بەنزینەکان ئەوە بۆ تایبەت بۆ بە هەولێر بۆ پاسەکانی من ناتوانم ئێستا بۆ خەڵکی ئاسایی بڵێم ئاساییە بێتەوە چونکە ئەو بڕە بەنزینەی کە هەرزانە ئەم 690 دیناریە کە ئەمەش بڕێکی کەمە تایبەتە کرێ بە تەکسی و پاسەکان و سپاس بۆ هەموو لای